بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وإما لخزمة أم كتابنا يا بي إمام غزالي دوجار كرد كراوة بناوي مختصر منهاج القاصدين كرتو بختي الربازي أو كساني كوا قاصدي خوان وآنو بخوا بقن باشي شوارم لم كتابة باشي منجياتا إنسان شون رزقاري أبيتو يا والله رزقار كاركان تشين بو إنسانيتك نجاتي أدن يكمن دانا إمام غزالي للتوبة ودسي بيكر لأخيرا كشانا باسي جيشتن بخوا لقاي خواك لبهشت إما لم سرتاك لخزمتي أبوين كباسي توبأك هامو جوركاني قناهي كم جار فضيلتي توبة واني باس كدوي جوركاني قناهي هامو بباس كردين قناهي صغيرة وكبيرة، قناها بأشكرا وبنهان، قناها بابلين بچوك وقورا یان ئەو بچووکەی کە گەورە ئەبێ ئەو گەورەی کە بچووک ئەبێتەوە هەموو ئەمانەی بە درێژی ئیمامی غەزالی بۆ باسکردوون بە تایبەتی ئەو بابەتەی کە ما يعظم الصغائر ئەوە زۆر گرنگە سەیری بکەنەوە دائیمە چییە ئەو شتە وردەڵانەی و گوناهە بچووکەکان گەورە ئەکە ئەوە زۆر ئەو بابەتە گرنگ بوو کە دەرسەکەی پێشوو باسمان کردو لە خزمەتیا وەستان. دوای ئەمە یەت باسی شروڵی تەوبەمان بۆ ئەکە ئینسان چۆن تەوبە بکە، مەرجەکانی تەوبە چین، شون توبة كاريكي رازقوان در أشياء فرمي واعلم أن التوبة عبارة عن ندم يورث عزما وقصدا. أفرمي بزان التوبة بريتيا لبشمان بونويك بلام كان بشمان وهو بشمان بونويك نا بشمان بونويك عزيمة لتويا دروسك ما بس لتويا دروسك أخو بيوت التوبة أقرنا هرشي كسي قناهك بشمان مجردين ندم ندمێکی ڕوت ناکاتە تەوبە کرد ئەگەرنا کافرێکیش کە گوناهێکەکە لە نەفسی خۆیان پەشی چونکە پێچەوانەی فیتڕەتی ئینسانیەتە مرۆڤێ بکوژێ، مرۆڤێ خیانەت لە مرۆڤێ بکە، مرۆڤێ درۆ بکە، ئەمە با کافر و بێدینیش بێ نەفسی قبوڵی ناکە، ڕۆحی قبوڵ جۆرێک لە نەدەم ڕووی تێکە. ئەو نەدەمە لە شەرع پێی ناوتێت تەوبە. کام نەدەم و پەشیمانی پێوتێت تەوبە؟ ئەوەیە کە لە تۆیە عەزیمەت و قەست و ئێرادەیەک دروستکە بۆی واز لەو گوناهە بێنی. وذلك الندم يورث العلم بأن تكون العاصي حائلا بين الإنسان معاصي حائلا بين الإنسان وبين محبوبه. أفرميه أو پەشیمان بوونەوەیە بەهۆی چیەوە؟ يعني علمك لە تۆیە دروست ئەکا پەشیمان تەکاتەوە، يعني وهاد لێ ئەکا کە بەلاتەوە مەعاسیەکان پەردەیەکی زۆر گەورن لە نێوان ئینسان و مەحبوبەکەیە. هەموو ئینسانێک لەگەڵ مەحبوبەکەیە ئەو شتانەی کە ئەکەونە بینەوە هەمویان ئەبڕێ ناهێڵێ. جا سبحان الله يعني تەوبە ئەو حاڵەتەی هەیە کە نەدەمێک جۆرێک لە نەدەم لە ئینسانە دروستەکە و ئەو نەدەمەش علمێکی یەقینی لە دڵی ئینسانە دروستەکە وای لێ ئەکات کە لەو گوناه و خراپەکاری ئەوانە بگەڕێتەوە چونکە ئەزانێ مەحبوبەکەی کە خوایە جەل جەلالوهو بەهۆی ئەم گوناهانەوە لێڵە بێ بینیان پەردە ئەکەوێتە بینەوە، دیوار ئەکەوێتە بینەوە، بۆیە زۆر پارێزگاری لە خۆی ئەکات. نەدەم و پەشیمانی چیە؟ هەر جارێ تعریفی پەشیمانی چییە؟ پەشیمانی ئازاری ناخە، ئازاری دڵە، توجع القلب عند شعوره بفراق المحبوب، بە ئێژگەیشتن و ئازاری دڵە کاتێکەوە هەستەکایەکی لە خۆشەویستەکانی لەدەست ئەدا. علامەتی ئەم پەشیمانە چییە؟ طول الحزن والبكاء، ئەوەیە زۆر بگریە زۆر غەمبار بێ. ئەوە ئەکاتە سەبەبی ئەوەی کە جۆرێک یعنی هەستکەی کە نەدەمی ئەمە چونکە نەدەم شتێکی داخلیە بەچی ئەزانێ ئەم کەسە پەشیمانە بەو گریان و بەو با بڵێن غەمە زۆرەی کە ڕوویتی ئەکە. فإن من استشعر عقوبة نازلة بولده أو من يعز عليه طال بكاؤه. أجر كسي بزانه عقوبة سر مناڵەکەی ئەزانێ کە کەسێک کە بەلای ئەمەوە زۆر بەڕێزە تووشی مصیبەتێک ئەبێ وەڵا گریانی بەسەریا زۆر ئەبێ
بۆیە بینی دایکێک جاری وا هەیە ئەو هەموو هاوار و ناڕەحەتی ئەکا دوای 10 ساڵ مناڵەکەی کە مردووە اینجا هاواری لەسەر ئەکا چونکە هەستەکە مەحبوبەکەی خۆشەویستەکەی بەڵایەکی بەسەر هاتووە. هەر کاتێ موسیبەتەکە زۆر بوو ئینسان بووکائەکە و گریانەکەی زۆرتر ئەبێ. باشە چه عەزیزێک هەیە لە نەفسی خۆت عەزیزتر؟ ئیمان بۆی ئەماڵێ مەسەن دایکێک مناڵەکەی ێ باشە ئینسان خۆی ذاتی خۆی چەند عەزیزە بەلاتەوە نەفسی خۆت. باشە بەسەر مناڵەکەتە ئەگریەی کە تووشی موسیبەتی ئەبێ بەسەر خۆتە ناگرێ کە تووشی گوناهێک ئەبێ کە گوناه موسیبەتە. بۆی ئەفەرمێ لە هیچ شتێک نییە عەزیزتر بێ بەنسبەت ئینسانەوە بە ئەندازی خۆی. باشە ئەگەر عقوبەیە بۆ مناڵەکەت بێ بەردێک بدا لە سەری تۆ غەمی پێ خۆی. باشە ئاگر و سووتاندن خەتەرترە یاوەکو ئەوەی کەوا عقوبەیەک بەر مناڵەکەت بکرێ. باشە چه عقوبەیەک هەیە با بڵێن چه هۆکارێک هەیە بە ئەندازی گوناه بەڵام موسیبەت بۆ ئینسان بێن. هیچ شتێک نییە لەسەر زەویە بە ئەندازی گوناهەکان وردە موسیبەتەکان ڕاکێش. چەندێک گوناهی زیاترت هەبێ ئەوەندە بەڵاو موسیبەتی زیاتر ڕوتیەکە. طبعا ئێمە مەسەلەیەک هەیە فما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم. هەرچی موسیبەتی ڕووکاتە ئینسان بەهۆی دەستی خۆیەوەتی خۆی چووە ئەو موسیبەتی هێناوە بەسەر خۆیان بەهۆی گوناهیەوە ئەو موسیبەتی بەسەرا هاتووە. زۆر کات سبحان الله لە باسی قەدەرە ئەو باسە ئەکرێتەوە ئەڵێن کاکە کەسێک لە باسی قەدەرەکە ئەڵێن کەسێک ئەڵێ وەڵا کاکە من لەسرم نووسراوە خۆ فڵان کەس بکوژم بۆ نمونە ئیتر تەواو من هیچ ناکەم. طبعا ئەم لەسرم نووسراوە زۆر بە هەڵە تعبیرێکی کراوەتەوە لە کوردیا وا ئەگەیانی کە ئەنەما مجبەرە هەرە بێ ئەو ئیشە بکە وانییە. نووسین قەزیەیەکە عیلم قەزیەیەکە کردن قەزیەکی ترە ئیرادە قەزیەکی ترە. خوا جەل جەلاله ئیرادەی داوە بە خۆمان باشە ئەکەین و فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر مەیلی خۆمانە کێ ئیماندارە کێ غێرە ئیماندارە هەموو ئینسانێک خۆی هەڵەبژێرێ. ئەمەی کە ئێمە باسی ئەەکەین کە خۆی گەورە نووسیوێتی و ئەمانە لەسەر نووسین جیاوازە لەوەی کە عیلمەکە نووسراوە ئەم کەسە چۆنە بێ. بەڵام ئەم نووسینە هیچی گۆڕانکاری لەم کەسە دروست نەکردەوە. بۆیە ئەمە دوو جۆر قەدەرمان هەیە لە ئینسانەکە نووسرێ. قەدەرێکی مەحتومی کە گۆڕانکاری بەسەرا نایە قەدەرێکە گۆڕانکاری بەسەرایە زۆر تەبیعی. بۆیە ئەبینی مەسەلەن کەسێک کاتێکە لە دایک ئەبێ مناڵێک هیچ موسیبەتێکی معنەوی نییە بەڵام دوایی دەیان موسیبەت ڕوویتەیەک. ئایا ئەم موسیبەتانە شتێکە نووسراوە و مەسەلەن هەئیتە تەواو ئەم هەر تووشی ئەبێ نە ئەمە خۆی بەدەستی خۆی بەهۆی تاوانەوە. نا ئاسایشی ڕۆح نا ئاسایشی دڵ لە ئینسانە ئەنواع نەخۆشی نەفسی لە ئینسانە هۆکارەکەیکی خۆیەتی ئینسان فبما كسبت أيديكم. إمام علي لما قول يا فرمي نعمة هیچ شتێک نییە بە ئەندازی گوناه نعمەتەکانی خوا بەسەرتەوە لاب نقمەتی خوا بێنێ بەڵای خوا نعمەتی خوا بە. یعنی ئەمە کێ هەیە لە ئەیوب عەلەیهی سەلام عەزیزتر؟ پێغەمبەرێکە لە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام. ماڵی هەیە سەرۆت و سامانی هەیە خێزانی هەیە مناڵی هەیە عەبد و جاری هەیە مەڕ و ماڵاتی هەیە هەرچی شتە هەیەتی. سبحان الله سێرکە وردە خی گەورە هەمووی لێ سندەوە لاشەی ساقیشی لە سندە عقوبەیدا لەسەر یەک گوناه. طبعا پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام جایتە عەرزم کردوون لە عەقیدەی ئیسلامیە لە گوناهی کەبیرە معسوومن لە گوناهی سەغیرە معسووم نین. بۆیە هەندێک گوناهی سەغیرە بۆ بەنسبەت ئەوانە عقوبەی زۆر گەورە بووە. ئەیوب عەلەیهی سەلام لە هەندێک ڕیوایەتە ئەڵێ تەنها فەقیرێکە داوای شتی لێ کرد جوان جوابی نەیاوە. خی گەورە ئەو هەموو بەڵام موسیبەتەی بەسەرهێنا فبما كسبت أيديكم. ئەو پێغەمبەرێکە لە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام ئەو هەموو موسیبەتی هەیە بەسەرا بەڵام هەموو گوناهێکیش موسیبەت ناهێنێ ئەگەتان لێ هەموو گوناهێک موسیبەت ناهێنێ بۆ چکە خی گەورە فەرمێشی وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. لزورێکی خوا ئەبورێت و نایکاتە سەبەبی موسیبەت بڕێکی کەمیە بێتە سەبەبی موسیبەت لە ساڵێکە جارێک بەهۆی گوناهێکە و تووشی موسیبەتێک ئەبی ئەوی تری هەمووی خوا لێتە بورێ. خۆ ئەگەر هەموو گوناهێک بوایەتە سەبەبی موسیبەت هەموو ژیانمان ئەگەوزێن لە موسیبەت بەڵام نە ويعفو عن كثير لە زۆرینەی خوا ئەبورێ کەمێکی کەمی هەیە کە عقابی ئینسانەکان ئەدا و عقوبەیان ئەدا. بۆیە ئەبی ئێمە ئاگامان لێبێ
هیچ سەبەبێک نییە و هۆکارێک نییە بە ئەندازی گوناه بەڵام مصیبەت وا لێ بکە کە ڕووبکاتە ئینسان. دەتخوا چ کەسێک هەیە هەواڵ بێنێ بۆ تۆ هەواڵەکەی زۆر دقیق بێ بە ئەندازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەخوا جاری وا هەیە دکتۆرێک بە باوکێک ئەڵێ مناڵەکەت چاک نابێ، ئەم باوکە فەرمێسێک بە چاوێتە خوارەوە هاواری لێڵەسێت چکە تەبیبی وتێتی باش نابێ. ئەگەر تەبیبێ بڵێ باشە بێ و بەسیتە ئەوانە ئەم پیاوە زۆر فەرەحە بێت، تەبیبە هیچی بەدەست نییە، هیچ شتێکی بەدەست نییە، بەڵام ئەم دڵخۆشە بێ پێ. بەڵام ئەگەر هاتوو پێوت وتی مناڵەکەت چارەسەری نییە، ئیتر غەم و خەفەت دایەگرێت، دنیای لێتەوەیە. ئەی جەنابی دکتۆر بیبمە دەرەوەی وڵات، بیمە هیندستان، بیمە نازانم کوێ، حەلێک نییە ئەم لا ئەو لا. سبحان الله. يعني خۆ ئینسان واجبە لەسەری حتا ئەخیر لەحظە ئەبێ ئەم جەنگکە لەگەڵ ئەو بەڵام مصیبەتەی کە ڕوویتی ئەکا. بەڵام طبيبك ئەگەر ئاوات پێ بڵێ باشە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بە عەزەمەت و گەورەی خۆی پێت بڵێ ئای عەبد ئەگەر ئەمەت کرد تووشی مصیبەتە چی ئەکەی یان لەوە ئەچێت طبیبەکە قسەکەی وا دەرنەچێ، فەحسێکی غەڵەت چووەتە بەردەستی، خۆی لە شتێکە باش نەیخوێندووە، تەخەسوسی خۆی نییە، ئەنوا شێواز. بەڵام قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم الصادق المصدوق لەم ئومەتە کە بە درێژایی با بڵێم مێژوو گێڕانەوەی صدقی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆتە مسلمات. دەی ئەم کەسە صادقە یەک کۆمەڵ هەواڵ لەو پێناوە بە خۆت ئەدا کە ئەگەر خۆتت فەوتان و تەوبەت نەکرد عقوبەی زۆر قاسی ئەدرێ بە ئاگر. ئەگەر مناڵەکە لە خۆی بە باشتر نەزانێ و طبیبەکەش لە خوا جەل جەلالەهو عالمتر نییە، مردنیش زۆر ئەهوانە بە نیسبەت ئاگرەوە. نەخۆشی هیچ دەڵاتی تایە بۆ مردنی ئینسان. والله جاری وایە ئینسان چۆن یەکێک ئەها نەخۆشەکەوێت لەناو ئینسانەکان نەخۆشی مادی یەکیش ئەمرێ. بڕواکە کەسی وا هەیە بەهۆی گوناهەوە شەکەت بووە نەخۆش کەوتووە ئەنواع جۆری نەخۆشی. بۆ چونکە نەخۆشیە معنەویەکان هەموویان کەسێک سێرەکەی با بڵێن فێری درۆ بووە ئەمە نەخۆشیە، نەخۆشیی معنەوی، فێری دزی بووە نەخۆشی معنەویە، فێری زینا بووە خۆپەناوان بە نەخۆشی معنەوی. هەموو ئەم فێربوونانە هەموویان نەخۆشی معنەوین لە ئینسان. بۆیە کاتێک کە ئەفەرمێ هیچ نەخۆشیێک نییە دەڵات کە لەسەر مردن بە ئەندازی ئەوەی کە گوناه دەڵاتەکە لەسەر بەڵاو مصیبەت، کە بەڵاو مصیبەت ڕووی تێکردی بزانە هۆکارەکەی بگەڕێرەوە تەوبەکە. ئیمامی علی ڕەزا ڕەحمەتوڵڵاهی عەلەیه لەو مەقولە مەشهورەیە ئەفەرمێ هیچ عەبدێک نییە کە گوناه هەکات خوای گەورە نعمەتەکانی لەسەر لا ئەبا دەچرای ڕۆشنی ژیانی ئەکوژێتەوە و هیچ کەسێکیش نییە کە تەوبەکە ئیلا خوای گەورە نعمەتەکانی ئەداتەوە وەکو ئەیوب عەلەیهی السەلام کە تەوبەی کرد خوا هەر هەموو نعمەتەکانی دایە و مثله معه بە ئەندازی ئەوە دوو ئەوەنەشی دایە لەو نعمەتانی کە پێی بەخشی. کابوو تەوبەکار ئەبێ چەند کارێ بکە. یەکەم شت ئەبێ بگەڕێ ئەو نوێژانەی کەوا فەوتاون بە قەستی نەیکردووە یان خەلەلێک لە نوێژەکەیەوە بێ ئەو نوێژانە قەزاکات، هەموویان ئەبێ قەزاکات. تەسەووەر کە ئەگەر ساڵێک نوێژی نەکردبێ ئەبێ هەموو بۆ ساڵی ئایندە بۆ هەر مەوسیمێ با بڵێن یا بۆ هەر نوێژێ دوو نوێژ بکە. من نیوەڕۆ دوو جارکە، ئەسر دوو جارکە، ئێوارە دوو جارکە، عیشا دوو جارکە. ئەو کاتە وردەوە دە نوێژی ساڵێکی ئەیگەڕێت. ئەم مەسەلەی نوێژ گێڕانەوە تەبەن لەم ئەخیرەوە فکرێک دروست بوو، فکرێکی غەڵەت کە قەزان نییە سونەتەکان جێگەی ئەگرێتەوە. ئەو فکرێکی زۆر غەڵەتە. پێچەوانەی هەر چوار مەزهەبەکە، لە هەر چوار مەزهەبەکە قەزا وجودی هەیە و قەزا ئەکرێتەوە. حتا عولەما هاتون باسی سونەتیان کرد، سونەت دوتیانە قەزا ئەکرێتەوە، سونەت قەزا ئەکرێتەوە. بۆ نمونە کەسێک هاتووە هەموو ڕۆژێک 100 جار ئەستەغفیرڵڵاهی کرد، ڕۆژێ لە بیری چوو بۆ ڕۆژی دووەم ئەفەرمێ با 200 جار بگرێتەوە. هەموو قیاساتیان کرد. نوێژی تەسبیح ئەومان کردومانە سەڵات التەسابیح. بۆ نمونە من ئەبێ 15 جار لەو کاتەی لە قیامام بڵێم سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر. زانانە فەرموون باشە ئەگەر چوار دەوت لە بیری چوو دەوت کافی چوویتە ڕکوع، ئەڵێ لە ڕکوع قەزای کرد لێ بیکەوە 15 باشە، چونکە ئەو ڕکاتە بێ 75 کە نابێ کەم بکە. ڕۆژوو باشە خۆ ئێمە مەسەلەن ئەبێ بین سێری عامەی دینکە نین لە سوچێکەوە. ئەو فکرەی کە ئەڵێ مەسەلەن ڕۆژوو مەگرەرەوە، نوێژ مەگرەرەوە، قەزا مەکەرەوە،
بۆ ئەڵێ کە تۆ نوێژ فەوتا بە هیچی قەرەبوو ناکرێت ئێمەش ئەزانین کامیلی ئەجری نوێژ بە هیچی قەرەبوو ناکرێتەوە ئەسڵەن کامیلی شەوی قەدر بە کەس قەرەبوو ناکرێت بە هیچ قەرەبوو ناکرێت نوێژەکانیش ئەوهایە ئەجرەکەی قەرەبوو ناکرێتەوە بەڵام ئایا ئەم مصیبەتە لەسەر کۆڵە لا ئەچێ لا ناچێت بە ئیتیفاقی هەموو زانانی ئومەی ئیسلامی ڕۆژوو قەزا ئەکرێت باشە ئافرەتی ئەکەوێتە عادە نەخۆشێک دقی قورآانی لەسرە فعدة من أيام أخر کابۆ فعلا قەزا شتێکە وجودی هەیە لە دینە مادام وجودی هەیە لە دینە ئایا نوێژ بۆچی قەزا ناکرێت ئایا ئەو کەسەی کە نوێژ ناکە یەکسەر کافرە بێ هەتا وەکو جارێکتر مسلمان بێتەوە نوێژی قەزا نەکاتەوە کە ئومەتی عولەمای ئومەتی ئیسلامی هەر چوار مەذهبەکە ئەڵێن مرتد حکمی کافری ئەسڵی نییە ئەگەر مرتدێک هەڵگەڕایەوە لە دین و هاتەوە ناو دین هەموو ئەو شتانی لە دەستی داوای بیگەڕێتەوە بەڵام ئەگەر کە مەسەن کافرێکی سەرەتا بێت عمری 20 ساڵە مسلمانە 5 ساڵ خۆ نوێژی نەکردو کە باڵغ بوو لەسەری نییە 5 ساڵ بە ڕۆژ نەبوو لەسەری نییە ئەوە کافری ئەسڵی جێ عقوبەی ئەو کەسێک کە مرتدە جیاواز بۆیە حتا ئەگ لەسەر ئەو ڕەئێش گریمان بڵێن ئەم کەسە نوێژی نەکرد کافر بوو ئەی ئەو کاتێک کە مسلمان ئەبێتەوە ئەی خۆ لە ئەحکامی مرتددا هەر چوار مەذهب ئەڵێن عقوبەتەن مرتد ئەبێ قەزای عیبادەتەکانی بکاتەوە چونکە شمولی خیتابەکەی خۆی کردووە کە کاتێک خۆی گەورە فەرمێتی ئەقیم الصەلاة ئەو شمولی ئەو کەلیمەیی کردووە چونکە وەری گرتووە وازی لێ هێناوە واجبە لەسەری قەزای کاتەوە بۆیە ئەو کەسێک کە تەوبە ئەکە تائب ئەبێ قەزای سەڵاتە فائیدەکانی وە سەڵات ڕۆژوو نوێژەکانی ڕۆژوەکانی زەکات حاج هەمووی قەزا ئەکاتەوە خۆی ڕێکەکاتەوە ئەم بابەتە بابەتێک نیە جێگەی اختیلاف ئەو ڕەئی کە ئەڵێ قەزا مەکرێت لاواسترین ڕەئی ئەگەر لە ناو مەذاهیبە سەریک ئەدیلەتیە زۆر زەعیفە چونکە دلیلێکی سەریح نهاتووە بڵێ قەزا مەکرێت دلیل هاتووە لەسەرەوەی قەزا کرد بەڵام دلیلێکی سەریح نهاتووە بڵێ نوێژەکەت قەزا مەکرێت ئەم کەسەی کە ئەڵێ نوێژەکە قەزا مەکرێت ئایا دلیلێک لە قورئان و سوننە هەیە لەسەرەوەی نوێژ قەزا نەکەیتەوە نییە کێشە عەقڵ و فیکرە هەمان ئەڵێن فەرمایشتێک هاتووە لە قیامەتە ئینسان ئەگەر کەم و کوڕی لە ناو نوێژەکەیە هەبوو بەچی بۆی پڕەکرێتەوە بە سوننەت کەم و کوڕی لە ناو نوێژەکەیە نەک خودی فەرزەکەی نەبێ ملیۆنێ با بڵێم ملیارێ سوننەت کە ناکاتە فەرز ئەم فکرە زۆر غەڵەتە بڵێ وەڵا خوا بە سوننەتەکان فەرزە بۆ قەرەبوو ئەکات و قەت قەرەبووی ناکات بەڵام لەوە ئەچێ خەلەلێکە بێ فاتیحایەکم باش نەخوێندووە خەیاڵێکم ڕۆشتووە لە نوێژە خۆیان بەهۆی سوننەتەکانە و ئەمانم بۆ قەرەبوو کاتەوە عیبی ناو نوێژەکەی پێ ئەو بکرێ ئەگەر نا خودی نوێژەکە خۆی جێگەی ناگرێتەوە ئاوەرە کەسێک ئەگەر نوێژێکی نیوەڕۆی فەوتە هەتا ئەو ڕۆژەی ئەمرێ بێ هەر سوننەت کە بزانە ئەو نوێژە نیوەڕۆ قەرەبوو ئەکاتەوە نایکاتەوە لە فقه یان با بەشتێکی تر بڵام ئەگەر کەسێک هات ڕۆژوویەکی فەرزی چوان ئەگەر هەموو ساڵ بە ڕۆژوو بوو ئەو ڕۆژوە فەرزە جێ ئەکاتەوە جێ ناکاتەوە بۆ لە ڕۆژوەکە مەسەن هەمومان ناتوانین بڵێن جێگەی ئەکاتەوە خۆ هەروەهاشە بەبزان ئەگەر ڕۆژەکەم کەم و کوڕی تیا بوو لە فەرمایشتەکە ئەوە فەرمێ لە ڕۆژی سوننەت قەرەبوو ئەکرێت نەک خودی ڕۆژوەکە کەماڵاتی ناو ڕۆژوەکە قەرەبوو ئەکرێت لە عمرەیە عمرەیەکی سوننەت قەرەبووی ئەکاتەوە ذیکر و ئەورادەکان قەرەبوو ئەکەنە بۆیە ئەم مەسەلە فکرێکی خەتەر بوو هاتە کوردستانەوە تەهاونی بەدین کرد خۆ من ئەزانم مەسەلەن هەندێک لە زانایان قولێکی ضعیفی مەذهبی ئیمامی ئەحمەد قسەیەکی ئیمامی شەوکانی کە لە فکری زەیدیەتەوە تەواوی ئیمامی شەوکانی لە ئەسڵا خۆی گەور لێ ڕازی بێ زەیدیە و دوایی یەتە سەر فکری ئەهلی سوننەت ئەو فکرە لە ئەسڵا هی زەیدیە یعنی لە ئەهلی سوننە نیە هی شیعەیەکە نوێژەکە مەکەرەوە خۆی گەورە بۆت قەرەبوو ئەکات یان کەی بیرە هات بیکەرەوە نابێشتیوە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا نوێژەکان لە کتابی خۆیە و تەوقیت کراوە کاتەکەی بۆ دیاری کراوە ناکرێ بەڵام من نوێژی بەیانی کەی خەبەرە بۆ بیکە عوزرێ هەبوو ئەوە عوزر نییە ئەی تەوقیتەکەی خۆوە دژی نەسی قورئان ئەی تەوقیتەکەی خوا جەل جەلالوهو چی لێک بۆیە زۆر کات فکرەیەک هەیە فکرەیەک ئەچی تۆزە لە دەرسەکە لاماندا لەناو گەنجە زۆر باوە ئەڵێن دەلیلێکم لە قورئان و سوننە بۆ بێنە طبعا هەچ کەس ئەم قسە بکات لە دین حاڵی نەبووە
ئەم کەلیمە بڵێ بۆ ئایا دین بنیاتەکەی بەس دوو دلیل هەیە یان 4 دلیل هەیە لە دینە طبعا 4 دلیل هەیە لە دینە هەندێکە فەرموون 13 شتمان هەیە بۆی دینی لێ وەرگریت قورئانمان هەیە سونەمان هەیە ئیجماعمان هەیە قیاسمان هەیە باشە 4 شت ئەبێ هەر کەسێک شتێکی ئاوات بڵێ ئادەی دلیلێکم بۆ بێنە لە قورئان یا سونە یا ئیجماع یا قیاس بنمونە ئەم مەسئلە با بڵێن ئەو تەوەجوهە سەلەفیە لەسەر ئەو فکرەیەکە نوێژ قەزا مەکردەوە ئێمە پێیان ئەڵێن ئەگەر بە قسەکەی خۆیان بە دلیلێکم بۆ بێن لە قورئان یا سونە نییە فکر هەیە قیاس هەیە قیاساتەکە باشە ئەم قیاساتە ئایا هەموو زانایان ئەیکەن نەخێر ئیجماعی کەوابوو لەسەر نییە یەنە سەر بابی قیاس لە بابی قیاسە هەر 4 مەزەبە قیاسیان کردو بۆی کە بیکەیتەوە باشە ڕەئیەک هەیە لە قەولێکی لاوازی مەزەب ئیمامی ئەحمەدە لەسەرەوەی کە قەزاکە مەکەرەوە بۆیە تەهاونێک هەیە لە مەسائلەی تەوبەیە بەڕاستی ئینسان تەوبەی کرد ئەبێ نوێژەکانی هەر هەموو قەزا کاتەوە دەرفەتی ئەوە نیە لەم عجالەیە مەسەن هەموو ئەدیلەکان باسکەمی هەموو مەزاهیبەکان چی ئەڵێن ئەوانە ئەوە پوختەیەکی بوو بەڵام بۆیە ویستم لە ڕۆ فکریەکەوە چارەسەرێکی ئەو قەزیە بکەین چکە ئەوە هەڵەیەکە وای لێ هاتووە زۆر طەبیعی کابرا خەبەری نابێتەوە سەعات 10 خەبەری بێتەوە هەڵسێ نوێژەکەی بە حازرەکە ئەی ئین الصلاة على المؤمن کتاب موقوتە چی لێ ئەکەی وەڵام من عذرم هەبوو خەبەر نەوتە عذر نییە لە مەسەلەی ئەوەی خۆت تەهاونت کرد و هەڵنەساوی خۆت درەنگ خەوتی تا هەڵنەسی خۆت نوێژ بەلاتەوە گرنگ نەبوو تا خەبەرە نەبێتەوە بۆیە مەسائلی نوێژەکان و کاتی تەوبەکردن گێڕانەوەیان واجبێکی حتمیە ئەبێ ئینسانی موسڵمان کە تەوبەی کرد ئەو نوێژانەی کە قەرزارەکە بیان گێڕێتەوە بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەو نوێژانەی کە فەوتاون لەسەری ئەوێ بیان گێڕێتەوە یان ئەو نوێژانەی کردوێتی بەبێ شەرتی خۆی احتیمال هەندێک نوێژی کردبێ گوێ نەداوە بە دەست نوێژەکەی پاک و خاوێنی خۆی ڕانەگرتووە گوێ نەداوە بە جلەکەی تەهاونی کردو گوێ نەداوە ئەبێ هەموو ئەوانە قەزا کاتەوە وەک ئەوەی کە نیەتەکەی تەواو نەبووە یان نوێژەکەی پیس بووە جلەکانی پیس بووە ئێمە هەموو زانایان متفقین لەسەرەوەی ئەگەر کەسێک نوێژی کرد مثلا دوایی زانی کە ئەم جلەی پیسە چی بکەیە ئایا ئەو کاتی نوێژەکە ڕۆشتووە چی بکە یعنی خۆ ئەم نوێژە چی لێەکە ئیلا بێ قەزای کاتوە جلەکە ئەگۆڕێ قەزایەکە باشە بۆیە یان بیری کەوتەوە دەست نوێژی نییە ئەی نابێ ئەو نوێژە قەزا کاتەوە ئەی ئەو نوێژە هەر لەسەری بێت تا ڕۆژی قیامەت ئەولەمە ئەم دەرچیان کردوتەوە چۆن ڕۆژەکانی قەزا کاتەوە بە هەمان شێواز نوێژەکانیشی قەزا کاتەوە ئەفەرمێ فەیەقضیەها كلها هەر هەمویان نوێژەکان هەمویان ئەگەڕێتەوە ئەگەر ڕۆژووی لەسەر بوو زەکاتی لەسەر بوو حەجی لەسەر بوو هەر واجبێکی تری لەسەر بوو هەر هەمویان قەزا ئەکاتەوە ويفتش على ذلك ويتدارك تفتيشك ئابزانێت چیم لەسەر هەمووی لای خۆی ئەنووسێ و هەر هەموو تەدارکەکە ئەگەڕێت 2 ساڵ نوێژی لەسەر 2 مانگ لەسەریەتی چەندێکە هەموو یەک لە فقهی ئیسلامیا فەرمێ ئەگەر کەسێک لە سجنێکا بوو شەو ڕۆژی نەئەزانی هیچ ئاگای لێ نەبوو خۆی بۆ خۆی بە ئیجتیهادی خۆی بڕیاری داوتی ئەمە نوێژی بەیانیە ئەمە نیوەڕۆیە ئەمە عەسرە ئەمە ئێوارە مەسەلەن ئەمە عیشایە دوایی هاتە دەرەوە سەیری کرد غەڵەت بووە چەند ڕۆژ لەناو ئەو سجنا بووە بۆ غەڵەتی نوێژەکانی کردو بێ هەمووی قەزا کاتەوە یان ڕۆژوو بوون نەئەزانی کەی مانگی ڕەمەزانە لە خۆیەوە بە ڕۆژوو لای خۆی تۆماری کرد ئەوە بە ڕۆژوو بووم هاتە دەرەوەتی کاکە من پێش 90 ڕۆژ لەمەوە پێش بە ڕۆژوو بووم تیان وەڵا کاکە پێش 90 ڕۆژ تۆ بە ڕۆژوو بووی هێشتا ڕەمەزان نەهاتبوو ئەو کاتە دوای ئەوە ڕەمەزان هاتووە واجبە لەسەری ئەبێ قەزای ئەو ڕۆژوانە هەمووی بکاتەوە بەس ئەگەر کەوت بێتە دواوە ولما أفرمون ألا مجال اجتهاد رأيه رأي قال لي بقضاء كتو رأي قال لنا بقضاء وحسابك له قضاء ناكاتو بلام لن يوجكانا هرهمي أبي بكاتو وقضاء بكاتو يعني إنسان جاري وهي توشي مصيبتك أبي ماشا بونمونا عملياتك حالتك بسراتو إيه واجب لسري نيوجكانك احترامي وقت للنيوجا زور جرينجا أجر كسيك لشي جران بي دەستنوێژی نەبێ جلەکانی پیس بێ ئەو جێگەی لەسەرەتی پیس بێ تەسەوڕکە هەر بێن نوێژکە باشە خۆ نوێژەکەی دروست نییە وەلەما فەرموون لەبەر احترامی وەقت
ئەبێ نوێژەکەی بکە دوای واجبە لەسەریشی قەزای کات بۆ مەسەلەن احترامی وەقت چونکە ئین الصلاة كان على المؤمنين كتابا موقوتا فائدەی چییە ئەو نوێژەکەی کە یەک فائدەی هەیە ئەگەر مرد محاسبە ناکرێت لەسەر خوای گیان ئەو دقە ئەوەندە مەجال هەبوو نوێژەکەم کرد دوای کاتێک کە هاتمەوە بە هۆش خۆما جێگایەکتر شێوازی نوێژەکان قەزا ئەکەم ئەی گوناهەکان ئەمە ئەشتە فەرزەکان ئەگەر لە دەستی دەرکردو هەمویان ئەوە قەزا ئەکات تەفتیشەکات و فریان ئەکەوێتەوە گوناهەکان ئەگەر هاتو پێش ئەوەی کە باڵغ ببێ گوناهی کردبێ سەیری ئەکە ئەوەی کە لە پێش مناڵیە پێش باڵغ بوونە بینی خۆی و خوایەتی ئەو بەس هیچی ناوێت و خوای گەورە لێ ئەبوور ئەگەر هاتو بینی خۆی و عەبدەکانە حتا ئەوەی مناڵیش ئەبێ مافی عەبدەکان بداتەوە یعنی مەسەلەی مناڵ ئەحکامی ئەموال شمولی هەموو مناڵێکە ئەحکامی ئەموال بۆ نمونە مناڵێک شوشەیەکی شکان ئایا لە فقهی ئیسلامیە واجبە لەسەری ئەو شوشە بکڕێتەوە بەڵێ واجبە لەسەری ئیتر خۆی ئەیکڕێتەوە وەلیەکەی ئەیکڕێتەوە ئەگەر خۆی پارەی نەبوو وەلیەکەی واجبە لەسەری بیکڕێتەوە ئەوە شتێتر واضحە ئێسەلاتان بۆیە ئەحکامی ئەموال شمولی مناڵیشەکە بەس ئەحکامی عیبادە شمولی مناڵ ناکە ئەگەتە ئەحکامی عیبادە شمولی مناڵ ناکە بۆ نمونە نوێژێتی ڕۆژوێتی حەجێتی زەکاتێتی لەسەری نییە بۆیە هەر کەم تەرخەمیەک و گوناهێک بینی خۆی و خواگیان لێ ئەبوورێ بینی خۆی و عەبدەکان گەورە ئەیچی بکە لە دوای بلوغەوە هەر گوناهەیە بینی خۆی و خوا تەوبەیەکی ڕازگۆیانی لەسەرەکە بینی خۆی و عەبدەکان مافەکانیان ئەداتەوە اینجا سەیری ئەندازەی گوناهەکانی ئەکات بزانێ خوا چۆن لێ ئەبوورێ هەموو مەعسیەک ئەچێ حەسەنەیەک ئەهێنێ مناسب بێ لەگەڵ ئەوە دای ئەنێ بۆی جێگەی بگرێتەوە چونکە هەموو حەسەنات وردە وردە گوناهەکانی ئەخۆن و نایهێڵن پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەتبع السەیئەة الحەسەنەة تەمحوها بە شوێن هەموو خراپەیەکە چاکەیە بکە خراپەکە ئەسڕێتەوە جارێتر عەرزم کردوون لە وتارێکە ئەگەر لەسەر گوناه بووی خەیرێ هاتە پێش دەست یەکسە خەیرەکە بکە احتیمال ئەو خەیرە ئەو گوناهە بسڕێت خوا ناردبێتی بۆ ئەو گوناهن لەسەر نەمێن تەمحوها ئەتبع السەیئەة الحەسەنەة تەمحوها ئەیکوژێنێتەوە چۆن مەسەلەن ئەم گوناهانە بەرامبەر کەم ئەفەرمێ بۆ نمونە کەسێک زۆر گوێی لە مەلاهی و گۆرانی گرتو ئەم جارە زۆر گوێ لە قورئان ئەگرێ زۆر لە مەجلیسی ذیکرا دائەنیشێ لە مەجلیسی خراپەکاریە بۆ یە لە مەجلیسی ذیکرا دائەنیشێ دەستی داوە لە قورئان بەبێ دەستنوێژ بە لەشی گران اینجا ئەم جارە یەت ڕێزی قورئان زۆر ئەگرێ زۆر لە خزمەتی ئەمێنێتەوە ئەخوێنێ یان هەر محاولە کە خۆی قورئان بنووسێتەوە بۆی ئەجرەکەی دەستکەوێت چکە بێ ڕێزێکی بەرامبەر بە قورئان نواندووە کەسێک هاتووە عارەقی زۆر خواردوێتەوە یەت شتی حەڵاڵ زۆر ئەدا بە خەڵک شتی حەڵاڵ ئاو چا شەربەت هەرچی تەوزیع ئەکە تەمە سەری وڵاتی خۆمان مەکەن لە هەندێک وڵاتە قاوە باشە قاوەی سەبیل لەسەری نووسراوە قاوەی لە ڕێخوا کێ ئەخواتەوە چا هەر عینەن بەو شێوازە ئاو بەو شێوازە هەم مدەتێ لە مەنتیقی خۆشمانەوە دروست بوو هەنێ شوێنیان دائەنا ئاوی ساردی تیا بوو بۆ یار کەسێ خوا لە بازاڕەوانە بخواتەوە شتی تریش هەیە یعنی بەتایبەتی شەرابات شیر مەسەن ئەوانە لە زۆر شوێنە تەوزیع ئەکرێت لە وڵاتانی ترە لە وڵای خۆمانە کەمتر ئەم بابەتە گرنگە ئینسان گوناهی کردو عارەقی خواردوێتەوە یەت چی ئەکا لە بەرامبەرەوە حەسەنەیەک ئەکا سەدەقەیەک ئەکا خوا لەو گوناهەی بورێ مادام شتی خواردوێتەوە شتی خواردنەوە تەوزیع ئەکا حرامی خواردووە خواردن تەوزیع ئەکا لەعەلە خوای گەورە لێی خۆشە بێ ئەفەرمێ بەم شێوازە ڕێگای مضادات بکرێ هەر جۆرە گوناهێک کە کردوێتی بێ لە بەرامبەرە حەسەنەیە بکە بە عەکسیەوە چاوی زۆر نەزاری پێگرتووە بێ چاوی زۆر لە خزمەتی قورئانە ڕاگرێ پشتی زۆر مانوو کردو لە گوناها بێ ڕکوعی زۆر بەرە مانوویکە ئیشی پێ بکە بۆیە لە بەرامبەر گوناهەکانە لەگەڵ تەوبەکردنە قەرەبوو ئەکاتەوە چۆن نوێژە فەرزەکان قەرەبوو ئەکاتەوە ڕۆژە فەرزەکان قەرەبوو ئەکاتەوە بە هەمان چەشن دێت ئەو گوناه و عەسیانانەی کە کردوێتی لاشەی خۆی پێ مانوو کردووە لاشەی خۆی بە عیبادەت مانووەکە بۆیە
زۆر تەبیعیە بەلاتەوە مانوو بۆ بە دیار ئەنتەرنێتەکەتەوە ئەزانی ملت چەند مانوو بۆ بە دیار شاشەوە چەند گوناها پێکرد وەرە لە سوژدە مانووی کە ملت لەعەل خۆی گەورە لە گوناهاکەت ئەبوورێ ئەم فکرەی ئیمامی غەزالی فکرەیەکی زۆر گەورە ئینسان ئەگەر ئەمە بکات دوای جورئەتی ئەوە ناکات گوناهەکە چونکە ئەزانە عقوبەی هەیە گوناهەکە عقوبەی خۆی ئەدا یەت تاعەتەکانی درێژ ئەکاتەوە بۆیە عەزیزانم ئەم بابەتە کە ئیمامی غەزالی باسی ئەکا بابەتێکی زۆر گەورە و چڕ و پڕە ئێمە دوای ڕەمەزان بە درێژی ئینشاءڵڵا یینەوە سەر ئەم بابەتانە چونکە بەشی منجیاتە زۆر گرنگە وەڵڵا ئینسان ڕزگار ئەکا وەرە تۆ تەوبەیەکی ئاوا بکە بزانە هەرچی مافاتەکە هەرچی لە دەستت دەرچێ خۆی گەورە پێت عەتا ناکاتەوە بۆیە ئیمامی نەووی قسەیەکی هەیە کۆتا قسە لە خزمەت ئیمامی نەوویە ئەوەستم ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کامیلی سونەتەکان هەموویان قەزایان هەیە سونەتەکان دوورکار نوێژی سونەتە پێش نوێژی بەیانی جێبەجێ نەکرد دوای نوێژی بەیانی کە دوای ئەوەی نوێژت کرد ئەچی ئەم دوورکاتە ئەکەیت لە مەزەبی خۆمان ئەفەرمێ ئەم دوورکاتە بە قەزا ناکەی هەر بە حاضر ئەیکەیت چونکە وەقتی نوێژەکە خۆیەتی ڕێیەکی شەیە لە مەزەبی خۆمان ئەفەرمێ بە قەزا ئەیکەیت چونکە تەوقیتی ئەو پێش نوێژ بکەوتە دوای نوێژ هەندێک ترە فەرمونە ئەم نوێژە چۆن قەزا ئەکەیتەوە دوورکاتی ئەمڕۆم فەوتە دوورکاتی سونەتی پێش نوێژی بەیانی فەوتە سبەینێ پێش نوێژی بەیانی 4 ڕکاتەکەم قەزای ئەو دوورکاتەکەمەوە جا ئەگەر کەسی ئەوە بکە بە حەیاتی سونەتێ لە دەست نادا چونکە زانێ بێ قەزای کاتەوە ذیکرێکە فەوتە بڕۆ قەزای کەرەوە لە کاتێکی ترە دامناوە هەموو دوای نوێژی عەسرێک 100 سەڵەوات لەسەر پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم بدەم ئەفەرمێ ئەگەر هاتوو لە دەستت دەرچوو بڕۆ لە شەوە تەدارۆکیک نەهێڵی چەندێک مەجال لەما محاولەکە ئەو 100 سەڵەواتت نەهێڵی دەست بڕوە سبحان الله ئەو شتە کەمانەی کە ئینسان ئەیکات و بەردەوامە لەسەری ئەو کاتەی نەخۆشە کرد هەندێک لە زانایان فەرمووە ئەو کاتەی ئەمری ئەو سبحان الله حتا ئاثاری ئەو مەجلیس و سەڵەواتە مابێ بە دوای تۆیەت حتا ئەو شوێنانە مابن تەواجودیان لەسەر زەویە کە تۆ سەڵەواتت یاداوە ئەو سەڵەواتانە هەر بە تۆ ئەگا کە ئەنەما هەموو ڕۆژێ ئەو سەڵەواتانەوە کردو بەینەما تۆ تەواجودە نییە وجودە نییە مردووی بۆیە مەسئلەی قەزاکردنەوە و گرنگیدان بە سونەتەکان حتا سونەتی مطلق ئەی سونەتی مطلق ئەوەیە کە خۆت لەسەر خۆتی دانێگەنە وەکو ئەو وارد نەبووە خۆت ئێستا خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دانیشتۆ ڕۆژی 1000 سەڵەوات بە تۆ وەرە 10000 بدە قەت پێی ناوتێ بدعەتەوە پێتە سونەتی مطلق خۆت بەرنامە بۆ خۆت دائەنێ قەت ئەوە تەرک مەکە لە دەستت دەچوو قەزای کرد ئەو فکری ئیمامی نەوویە لە مەسەلەی قەزاکردنەوەیە بۆیە عەزیزەکانم ئێمە بەڕاستی ئەنواع جۆری گوناه تووشە بین بەخوا لە نوکی پەنجەتەوە بگرە دیقەت بدە چه گوناهێکی کردووە حتا وەکو فکر و خەیاڵاتێ پڕ لە گوناه وەرە چی بکرد لە بەرامبەر هەموو شتێکی خراپە چاکەدانێ تەوبەیەکی سادقانەش کە تەوبەیەکی وها پەشیمانێکی وا کە گوناه لە دڵتا هەڵکەنێ چونکە عەرزم کردن خودی پەشیمانی هیچ نییە کافریش گوناهەکە پەشیمان ئەبێ پەشیمانێکی وا بێ ئەو گوناهە لە ناختا هەڵکێشێ نەیهێڵێ اینجا ئەو پەشیمانی ئەوە تەوبەیە بۆی هەندێک لە زانایان فەرموویانە التەوبەة الندم تەوبە یەک تعریفی هەیە بەس ئەوەی پەشیمان بی ئایا بەس پەشیمانیەکەوە هیچ دڵم بە حاڵ ئێشێکی پێئەگا ئەو پەشیمانم نە پەشیمانێکی ئاوا کە ئەو گوناهە لە دڵتا هەڵکێشە جاریتر دەسی بۆ نەبیت ئەوە تەوبەی صادقان ئەوە تەوبەی ڕازگۆی اینجا لە بەرامبەرە مانووی کە بەخوا ئەم لاشەیە ئەڕزێ ئەڕوا مانووی کەی لە خێرە هەر تەواو بووە مانووی کەی لە شەڕە هەر تەواو بووە بە هەردوو سەرا ئینسان کۆتایی پێ هاتووە بۆ نێم لە خەیرە مشارەکەی پێ بکەم بۆ نێم ئەم لاشەیە مانووکەم لە خەیر و ئیحسانە بۆ نێم مانووی کەم لە چاکەکاری لەگەڵ خەڵکە بە تایبەتی باشترین جۆری عیبادەت سبحان الله دوشت ئەهان لە خەڵکی جەهەنەمی تەنها خەفەت و حەسرەتیان بۆ دوشت لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين دوشت لە نوێشکاران نەبووین خواردنمان بە خەڵک نەئەدا دووشتە یەکیان پەیوەندی بەخوا یەکیان پەیوەندی بە خەڵکەوە هەیە بۆیە ئینسان ئەلم دووشتە زۆر خۆی مانووکە خوا زۆر دەروی خێری لێکات
ئەویش ئەوەیە لە نوێژەکانیان زۆر جددی ئازا بانگیان دڵی بفڕێ بەرەو نوێژەکەی ڕۆحی لەگەڵیا تێکەڵ بێ لەگەڵ سونەتەکەیان تێکەڵ بێ ئەگەر سونەتێکی لەدەست دەرچوو دنیای لێبێتەوەی قەزای کاتەوە خۆی مانو کاتەوە لە پێناویە دووهەمیش ئیطعامی مەساکین وەلەم نەکو نوطعم المسکین هەر چەندێ پێت کرا لە پێناوی ئیطعامی خەڵکە دەست نەگێڕیتەوە مهما کان شتێکی زۆر بچووک سبحان الله لە مەسائلی ئیطعامی مەساکینە ئەجرێک هەیە يعني بڕواکەن تەسەور ناکەی لەناو عیبادەتە هیچ ئەجرێکە بێ ئاوەکو ئەوە ئەوەندە ئەجرەکە بەرز بوو عەبدێک لە عەبدەکانی خوا ذی ڕۆحێک لە ئەوانەی خوا جەل جەلالوهو خەڵقی کردوون تۆ دەی هاوکاری ئەکەی ئەخە تۆ بیرکەنەوە ئافرەتێکی زانیە ئافرەتێکی زانیە تۆزێ ئاوی دا بە سەگێک سبحان الله خوای گەورە ئەم ئافرەتی خسەنەوە بەهەشتەوە ئافرەتێکی زانیە بە تۆزێ ئاو بەڵێ بۆچی ئەوە نهێنی ئیطعامە خۆ هی ئینسان نییە هی ئاژەڵێکە بەڵام ذی ڕۆحێکە بۆی ئەو خاڵە بە گرنگی ئینشاءالله هەموو لایەکمان سەیری ئەکەین و ئاگامان لێ ئەبێ و داوا ئەکەین لە زاتی پاکی پەروەردگار خوای گیان نێوچەوانمان بگرە بۆ خەیر هیدایەتمان بدە خوای گیان داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهێ کردومانە عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناهی گەورەمان ببوورە گوناهی بچووکمان ببوورە گوناهێ لەمەو پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەو دوا ئەیکەین و فریایتەوە بەناکەوێن عەفومان کە یا ربی خوای گیان ئێمە شەوی بەراتمان تێپەڕان شەوی خەیر و بەرەکەت و لێ خۆشبوونی تۆ دەی ربی خوایە داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە کڕەمی خۆت بە بەزەی خۆت لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە بمان گێڕە لەو عەبدانەی کە لە شەوی بەراتە لیان بوورە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە بەرەو مانگێکی زۆر پیرۆز ئەڕۆین مانگی بەرەکەت و خەیر مانگی ڕەمەضان تو گەورەی خۆت خوای گیان دڵمان بەرز کەرەوە ڕۆحمان بەرز کەرەوە ڕۆحمان ئاسوودەکە لەو مانگە پیرۆزایە ئەکرەم الئەکرەمین بمان گێنە ئەو مانگە لەسەر خەیر و تاعەت و خواناسی یا ربی خوای گیان تۆ خۆت ئەزانی هەر یەکەمان کۆمەڵی گرفت و مەشاکیل و ئێش و ئازارمان هەیە بەخوا پەروەردگاران ناتوانین شەکوای دڵی خۆمان لە هیچ کەسێ بکەین لای تۆ نەبێ یا ربی خوای شەکواکانمان بۆ تۆ بەرزەکەینەوە ئەوەی کە لە دڵمان هەیە عەرزی تۆی ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین تۆ خۆت عەلیمی بەدڵەکانمان خوای گیان ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین هەموو ئەوەی کە ئەمانەیە پێمان عەتاکە بە حەڵاڵ یا ئەکرەم الئەکرەمین خوای ذهنمان فکرمان دڵمان عەقڵمان ساخ کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان دڵمان ئارام کە ڕۆحمان ئاسوودەکە دامان مەزێنە لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت بەسەرمان ئابارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان ئێمەی گوناهکاری خەجاڵەتبار هانەمان بە مزگەوتێکی تۆ هێناوە یا ئیلاهی لەم ڕۆژە مبارەکەی کە ئەعمالە صالحەکان بەرزە بنەوە و پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەیان بینێ تو گەورەی خۆت خوای گیان لەم ڕۆژە مبارەکە ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە سڵاوی ئەم مەجلیسەمان بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ سەڵەوات بۆ دیداری پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەنێرین و پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە تو گەورەی خۆت خوای لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی مامۆستا و قوتابیمان ببوورە لە گوناهی دراوسێکانمان ببوورە پەروەردگارە داوا لێ ئەکەین ئەو دایک و باوکانی وەفاتیان کردو و کەس نییە دوعایان بۆ بکات ئەولادەکانیان لە یادیان کردوون خوای ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین تو گەورەی خۆت ئارامی بەسەر گۆڕیانە ببارێنە تو گەورەی خۆت لە مردوەکانمان خۆش بە دڵیان ئارام کە پەروەردگارە داوا لێ ئەکەین گۆڕەکانیان ئارام کە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای هەر کەس نوێژێکی لە مزگەوتا کردووە پەروەردگارە داوا لێ ئەکەین لێ خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین هەر کەس هاوکارێکی کردو لە مزگەوتا لیان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای گیان تۆ زۆر دەوڵەمەند و سەخی ئێمە زۆر هەژار و نەدار خوایە دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە بەخوا پەروەردگارە ئەم عەزیزانەم خوایە خۆت شاهیدی کەوا ڕکوع لە بەردەم کەسان نابن لەبەر تۆیان نەبێ سوجدە نابن لە بەردەم هیچ کەسێکە لە بەردەم تۆیان نەبێ دەستی زەلیلی بەرز ناکەنەوە لە بەردەم کەسە لە بەردەم تۆیان نەبێ
دەیا ڕەبی خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە لێمان خۆش بە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە دڵمان ئارام کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان ئەی ئەو کەسەی کە سپاردە زایە ناکەی و ئێمە خۆمان و ئیمانمان سپاردەی تۆ کرد خوای زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە خۆمان دەرەقەتی گوناهەکانمان ناین خوای گیان گیرۆدەی شەیطان دەستی شەیطان و نەفسمان بووین خوای بەهانامانە وەرە نێوچەوانمان بگرە بۆ خەیر بەرەو چاکەکاریمان بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵ و سەروەت و سامانمانە ببارێنە خوای هەر کەسمان گرفتێکی بۆی چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە خوای ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ڕەبی پەروەردگارە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کێشە و گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە تو گەورەی خۆت دڵمان ئارامکە ماڵمان ئارامکە ئەم وڵات و نیشتیمانەمان ئارامکە ئەم شارەمان ئارامکە یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین هەڵ و کەم و خوڕێکمان هەبوو لە ژیانمانە لە عیباداتمانە لە تاعاتمانە خوای بە گەورەی خۆت لێمان خۆش بە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئیلاهی ئەم دوعانەمان لێ قبوڵکە بەخوا پەروەردگارە ئێمە زمانمان کولە لە دوعایە دوعا ئەکەین بە زمانە شیرینەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یا ڕەبی خوای گیان ئەو خۆشەویستەمان عليه الصلاة والسلام هەر دوعایەکی کردووە هەر چاکەیەکی لە تۆ داوا کردووە یا ڕەبی خوایە ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە ئەو خۆشەویستەمان هەر خراپەیەکی لە تۆ پەناگرتووە ئێمەش پەنات پێ ئەگرین خوایە پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيوع جبوري وسرفراز من يا ربي من قبولك هداية